بە ئامادەبوونی قایمقامی خوورمات و سایلۆی قەزاکە بەڕووی جوتیاراندا کرایەوە بە وەرگردنی بەرهەمی گەنمی ئەم ساڵ. الحمد لله تم افتتاح موسم التسويق. هذا الموسم كلكم دەرگای سەیلۆکەمان بەڕووی جوتێراندا کردەوە. جوتێران دەتوان بێن بەروبوومەکان ڕادستی سەیلۆ بکەن. لە سەیلۆکەمان بە شێوەیەکی باش پێشوازی لە جوتێران دەکرێت. ئەو ڕێنمایانی بۆ وەرگرتنی بەروبوومەکە دەرچووە. بۆ هەموو عێراقیەک ڕێنماییە و دەچێتە خانەی بەرژەوەندی حکوومەت و جوتێرانیشەوە. الغلة زيادتها للدونم الواحد من طن إلى طن ونص. بەڕێوەبەری سایلۆی خوورمات و ئاماژە بۆ ئەوە دەکات بە پێی پێشبینیەکان ئەمساڵ دەتوانن پێداویستی ناوخۆ لە گەنمی جوتیاران وەربگرن بۆیە پێویستیان بە گەنمی هاوردان نابێت. الانتاج هالسنه ان شاء الله هالسنه راح تصير عندنا بە پێی هەڵسەنگانەکانی ئەمە بۆ ئەمساڵ بەرهەمێکی باشی دانێوەڵە کۆ دەکرێتەوە. ئەو بەربوومەی وەری دەگرین لە ڕێیاشەکانی حکوومەتەوە دەکرێت بە ئاردوو لە ڕێی بریکارەکانەوە بەسەر هاوڵاتیاندا دابەش دەکرێتەوە. هیوادارین ڕێژەی بەرهەمی ئەمساڵ پێداویستی ناوخۆی بە تەواوی پڕ بکاتەوە. تسليم طحين للمواطنين. بەشی تاقیگای سایلۆ کە پشکنینی گەنمی جوتیاران دەکەن دەڵێن کەمی کێشەی کارمەندمان هەیە و ئەمە ژوا دەکات لۆت لە سەرمان دروست بێت. ئەمان سایلۆ دووز گشتی حازرە بۆ ئستیلامی گەنم. تەنها مشکلێکمانەیە لە هێن لە بەشی تاقی هینمان مۆزەفمان کەمە، مۆزەف کادرمان کەمە. ئەمە مشکلەمانە مۆزەف کادرمان بۆ بێ ئینشاءالله استلام زۆر باشەوێ سریع بێ. بۆ مۆزوعی سحب نموذج امسال وەکو پارک و پێرار نییە. امسال سحب نموذج بآلة أوي يعني سحب الهيدروليكي وسحب نموذجكين تر نفس نرخي باركة 850,000 بس درجات نماوة درجة 1 و 2 3 نماوة هر 850,000 اعتمادك لبان باكي جن مكان. بە پێی پیلانی کشتتوکاڵ ئەمساڵ ساڵێکی بە بەرەکەت و هات بووە بۆیە سایلۆکان ئامادەکاری تەواویان کردووە تاکو گەنمی ئەمساڵی سەرجەم جوتیاران وەربگرن. کاروان حەبیب کورتسات نیوز خوورمات و